ئەمڕۆ هەڵوژەی ترش هاتە بازارەوە هەر کیلۆیەکی بە 300,000 دینارە و یەک قاپی ئاواش کە 13 دەنجیتیایە بای 20,000 دینارە. دەچمە لە کاک ڕێڤەند کە لێرە کاری هێنانی سەوز و میوەکە کاک ڕێڤەند سڵاو لێبێ هۆکار چییە کە ئەمە نرخی 300,000 بۆ کیلۆیەکی؟ پێشەجی بە خێراتنتانەکەم هەموو ساڵێک لە بیدایە تا بەو نرخەیە لەبەرەوەی بۆ شارێکی وەکو سلێمانی 20 تا 30 کیلۆیەت ئەو 30 کیلۆیەش بۆ شارێکی وەکو سلێمانی زۆر کەمە و بەژناکە و نرخەکەی وا بەرزەبێتەوە خواستێکی زۆریشی لەسەرە. باش ئەمە دوای هەفتەیەک نرخەکەی بێ بە چەند؟ لە دوای هەفتەیەکی ژیاتە خوارەوە بۆ 200 150 و 180 تا 2000 دیناریە. ئەمە خەڵکێک ڕێسە؟ بۆ هیچمان ماوە نامێنێت ئەمە یانی تەڵەبێکی زۆری لەسەرا هەیە داوای لەکەن سوێن بەخوا قاپێ بە 20,000 ڕاستە سعرەکەی هەتا بڵێ زۆرە و سعرێکی خەیاڵیە بەڵام بە چلیش بێت هەیە ئەیکڕێت بۆ هەیە ئافرەتی بێزووکەری هەیە بۆ نمونە هەیە کوڕێکی مناڵێکی خۆشی حەزیلێتی کڕێ بێجگەلەوەی فەقیرێکی زۆر هەیە لەگەڵەوەشە دەوڵەمنێکی بێشمار هەیە ئەگەر ئەو دەوڵەمنانە نەبوو ئێستا ژیان وەستا بوو. چەند کیلۆتان هێنا ئەمڕۆ؟ 13 کیلۆمانێناوە 4 قاپمەوە. باشە تەڵەبیش کراوە کە خەڵکی تر داوای بکات و وەی بێنن؟ کەمە لە شوێنی خۆشی کەمە یعنی بۆ نمونە لە شوێنی خۆشی هەر لە تورکیا هەیە ئێستا بۆ هەموو وڵاتانە ڕوە ئێستا بۆ شتێکی سلێم ئێستا مشتریەک پێش ئێستا هاو بۆ خۆشەویستەکەی ویست عەرەبێ بوو ئەوی بڵا 100 دۆلاریش بێمەوێت یەک دانە بە 100 دۆلاریش بێمەوێت یعنی هەیە ئەنواع خەڵک هەیە. باشە کاک ڕێڤەند پار چەند کەسێک ئەمەی هێنا لە برۆی کاڵوژەی تیابێ قەیسی سەوزی تیا بوو ئەمەیان چی بوو؟ ئەوە شار هەڵوژە بوو بەڵام قسە و شت بڵاو بووە لەسەرەوە یعنی پەیجەکان بەعزە پەیجەکە بوو قسەی کرد ئەویت هەڵوژانی و ناوچی قەیزێشتی وانە بوو بەس هەڵوژە بوو. ئەمە نەخۆشیە پەڕێنێ؟ ناوەڵا هیچ نەخۆشیەک ناپەڕێنێەوە بەڵام ئەوەیە کابرا 2 هەفتە ناوازێکی لێ بێ بە 2000 دینار بەس ئەوە مەسەلەکەی. ئەمە یەک مانگی تر نرخەکەی ئەبێ بە چەندکەی ئێرە پێ بگا؟ 2000 کیلۆیە بە 2000 دینار 3000 دینار ناشیکە و ئەوە نەیە ئەمەش خۆشە. ئەمە نەخۆش نییە؟ بەو شێوەیە نییە بەو شێوەیە نییە وەڵا بەگەر گرانیەکەی خۆشی کردوێ. دۆستپاس بۆ پاڕێستان بەڵێ ئەمڕۆ هەڵوژەی ترش هاتۆتە بازارەوە ئەمە نرخی یەک کیلۆیەکی بە 300,000 ئەم قاپە 13 دەنجیتیایە بای 20,000 دینارە بۆیە لێسادا تەنها لەم شوێنەیە ئەم 4 قاپەی ماوە ئەوە نەخواستی لەسەر هاوڵاتیانەی کڕن دەیانەوێت وەکو نۆبەرەی یەکەم لێ بخۆن و کە ئەمە لە دەروی وڵاتی شاتووە ئەیانەوێت بۆ یەکەم جار تاقی بکەنەوە.